إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستان، پێویستە واجبە لەسەرمان پارێزگاری لەو خێر و چاکانە بکەین کە ڕۆژانە خۆمانی پێوە ماندوو دەکەین، نوێژ دەکەین، ڕۆژوو دەگرین، زیکری خوا دەکەین، قورئان دەخوێنین، خێر و سەدەقە دەکەین، هەر چاکەیەک کە ئەنجامی ئەدەین پێویستە پارێزگاری لێ بکەین، شتانێک نەکەین کە بێتە هۆکارێک بۆی کە چاکەکانمان لەدەست بچێت، کارێک ئەنجام نەدەین چاکەکانمان بەتاڵ بکاتەوە، ئەو چاکانەی کە ماندوو بووینە هەتاکو دەستمان کەوتو بە پشتیوانی خوای گەورە، ماندوو بووینە نوێژمان کردووە، ماندوو بووینە ڕۆژوومان گرتووە، ماندوو بووینە پارەمان پێیاکرێ و خێر و سەدەقەمان کردووە، پێویستە پارێزگاری لێ بکەین، بەتاڵی نەکەینەوە. یەکێک لەو شتانەی کە چاکەکانمان دەسووتێنێ بەتاڵی دەکاتەوە شەریک بەخوا بڕیاردانە، ڕیایە، ئینسان ئیشێک بکە بۆ غەیری خوا. خوای گەورە دەفەرمێت لئین ئەشرەکتە لەیەحبەطەن عەمەلوک، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەی خوای گەورە کردەوەکانت بەتاڵ دەکاتەوە. ئەگەر ئێمە بێت و لەگەڵ خوادا عیبادەت بۆ کەسێتر بکەین، لەگەڵ خوادا داوای یارمەتی لە کەسێتر و لە قەبرێک لە دارێک لە بەردێک لە پیاو چاکێ لە پیاو خراپێ بکەین، ئەوە ئێمە کردەوەکانی خۆمان بەتاڵ دەکەینەوە. بێگومان خوای گەورە لە ڕۆژی قیامەتدا دەفەرمێ بەو کەسانی کە لە دنیادا ڕیایان کردووە، ئەفەرمێ بڕۆن بۆ لای ئەو کەسانی کە ڕیاتان بۆ کردوونە، چاکت کردووە بۆی فڵان کەس بیبینێ، خێرت کردووە بۆی فڵان کەس بیبینێ، عیبادەتت کردووە بۆ فڵان کەس، بڕۆ بۆ لای ئەو کەسانە بە ئەو کەسانە پاداشتان بدەنەوە، لای من هیچ پاداشتێکتان نییە. ئەگەر ئێمە شەریک بۆ خوا بڕیار بدەین بێگومان کردەوەکانمان بەتاڵ دەبێتەوە، کردەوەکانمان دەسووتێ، چونکە خوای گەورە بە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم، ئەگەر لە غەیری خوا داوای یارمەتی لە کەسێتر بکەی کردەوەکانت دەسووتێنین. خوای گەورە دەفەرمێ ئەگەر شەریکم بۆ بڕیار بدەی لەگەڵ مندا عیبادەت بۆ کەسێکی تر بکەی کردەوەکانت بەتاڵ دەکەمەوە. بۆی ئینسانی ئیماندار دەبێ پارێزگاری لە کردەوەکانی بکە، نابێ هاوار بۆ غەیری خوا بکە، لە غەیری خوای گەورە بپاڕێتەوە، بڵێ فڵان کەس فریام کەوە بە کەسێکی مردوو، چونکە بەڕاستی هیچت بۆ ناکە، هیچ سوودێکی بۆ تۆ، چونکە خۆی مردووە، نەیتوانی خۆی لە مردن ڕزگار بکە. دەتوانێت تۆ ڕزگار بکە، نەیتوانی خۆی لە نەخۆشی ڕزگار بکە و بە نەخۆشی مرد، دەتوانێت تۆ ڕزگار بکە، نەیتوانی خۆی لە مردن و لە پیری بە دوور کات، مناڵەکانی لە مردن و لە پیری بە دوور کات، دەتوانێت تۆ بە دوور کات. نەخێر، ئینسان تەنها خوای گەورە بپەرستێ بە تاک و تەنها، بۆیە خوای گەورە هەڕەشەی کردووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و لە هەموو پێغەمبەرانی پێشوو سەلامی خوایان لەسەر بێ، ئەگەر شەریک بۆ خوا بڕیار بدەن خوا کردەوەکانتان بەتاڵ دەکاتەوە. جا یەکێک لەو شتانێک کە چاکەکانمان دەسووتێنێ ئەوەیە داوای یارمەتی لە غەیری خوا بکەین، لە غەیری خوا بپاڕینەوە، یاخود چاکەکانمان بکەین بۆی خەڵکی دەستخۆشیمان لێ بکات، بۆ ڕیابی بکەین. واجبە لەسەرمان، پێویستە لەسەرمان پارێزگاری لە چاکەکانمان بکەین، ئەو چاکانی کە ماندوو بووینە هەتا دەستمان کەوتۆ بە ئیزنی خوای گەورە. یەکێک لەو شتانەی کە چاکەکانمان دەسووتێنێ، عیبادەتەکانمان، خێرەکانمان، چاکەکانمان دەسووتێنێ بەتاڵی دەکاتەوە، ئەو خاڵەیە کە زۆر گرنگە، زۆرێک لە ئێمە هەلە خۆمانە حکم ئەدەین بەسەر خەڵکیە، فڵان کەس خوا لێی خۆش نابێت، فڵان کەس بەهەشتیە، فڵان کەس دۆزەخیە، فڵان کەس ئیلا جەهەنەمەوە بئس المەصیر، کاتێکە موسڵمانیشە. ئەمە زۆر ترسناکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ،
پیاوێک وتی بە پیاوێکی تر، پیاوێک بە پیاوێکی وت واللهی خوا لە فڵان کەس خۆش نابێت، هاومان هەیە خوا لە فڵان کەس خۆش نابێ، یا ئەڵێ خوا لە فڵان کەس خۆش بوو، یا فڵان کەسی ڕەحمەتی، ئەمە زۆر مشکیلەیە بڵێ ڕەحمەتی، بڵێ خوا ڕەحمی لێ بکە، خوا لێ خۆش بوو، ئەمە زۆر ترسناکە ئەم شتانە، ئاگادار بن هەر زمانت دەرئەچێت قسەیەک لە زمانت، بەڵام زۆر ترسناکە. خوای گەورە واللهی لە فڵان کەس خۆش نابێت چونکە کەسێکی خراپە. خوای گەورە فەرمووی ئەوە کێ سوێن ئەخوات بە من ئەڵێ من لە فڵان کەس خۆش نابم، ئەوە لە فڵان کەس خۆش بووم کردەوەکانی تۆشم بەتاڵ کردەوە، هەموو چاکەکانی تۆم سووتان، شانازی بە خۆتەوە دەکەی، خوا لە فڵان کەس خۆش نابی، واتە من پیاوێکی چاکم مبارەکم، بەس فڵان کەس پیاوێکی خراپە. بۆی ئاگاداری خۆمان بین، یەکێک لەو شتانەی کە چاکەکانمان دەسووتێنێ بە تایبەتی ئەو کەسانی کە خوێنەواریان نییە، ئاگاداری ئەم خاڵە بن مردوەکان بۆ بەهەشت و جەهەنەم نەنێرن. ئەوە ئیشی ئیمام حاجی و خاڵ و حاجی و من و تۆ نییە، خەڵکی بۆ بەهەشت و جەهەنەم بنێرین. فڵان کەس بەهەشتیە تەواو، نا دوعای خێری ناوێ، فڵان کەس خوا لێی خۆش بووە، ئەخر ئەمە زۆر ترسناکە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتی عایشەی خێزانی فەرمووی فڵان کەس مرد و ئیسلاحەتی کرد، زۆر جار خۆمان واڵێن نەجاتی بوو. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکسەر تووڕە بوو لە عایشە، فەرمی ئەوە تۆ چی دەڵێی؟ فڵان کەس نەجاتی بوو؟ ئەو کەسە نەجاتی دەبێ، ئەو کەسە خوا لێی خۆش دەبێ، ئیسراحەت دەکا کە خوا لێی خۆش بووە. ئەگینا ئینسانێک خوا لێی خۆش نەبێ قەت ئیسراحەت ناکات، دوای مردن مەینەتی دەست پێ ئەکات. بۆ ئینسانی بێدین و خراپەکار دوای مردن قوربەسەری و نەهامەتی و عەزاب دەست پێ ئەکا. بۆی ئاگاداری ئەو خاڵە بین، نەڵێن خوا لە فڵان کەس خۆش نابێ، ئەوە ئیشی ئێمە نییە. مڵکی خۆیەتی، عەبدی خۆیەتی، لێی خۆشە بێ لێی خۆش نابێ، ئەی خاتە بەهەشتەوە ئەی خاتە دۆزەخەوە، و پەیوەندی بە ئێمەوە نییە. بۆی ئاگادار بین کردەوەکانمان دەسووتێنێ. خوای گەورە فەرمووی تۆ سوێن دەخۆی خوا لە فڵان کەس خۆش نابێ، ئەوە لە فڵان کەس خۆش بووم و کردەوەکانی تۆشم بەتاڵ کردەوە، چاکەکانی تۆم سووتاند چونکە بە ناوی منەوە قسە دەکەی. کاتێکیش کە دەڵی فڵان کەس خوا لێ خۆش بوو، تۆ بە ناوی خواوە قسە دەکەی، دەڵی فڵان کەس بەهەشتیە. ئاگادار بن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قەت بەخۆی نەوتم بەهەشتیم، ترساوە زۆر، فەرموویەتی نازانم لە قیامەت چیم بەسەرا دێ. ئیمامی عومەر ڕەزای خوا لێوە سەحابەکان هەموویان پیان دراوە بەهەشتین، بەڵام هەرە ترسان. ئینسانە بێ ئاگاداری خۆی بێت، بە ئیزنی خوا کارێکی وەها نەکات بڵێ من بەهەشتی متەوا فڵان کەس بەهەشتیە فڵان کەس دۆزەخیە، ئەوە کردەوەکانت بەتاڵ دەکاتەوە. ئەو چاکانەی کە کردومانە ڕۆژانە ئەنجامی دەدەین، ماندوو دەبین پێیەوە، پێویستە پارێزگاری لێ بکەین، واجبە لەسەرمان پارێزگاری لێ بکەین. یەکێک لەو شتانەی کە چاکەکانمان دەسووتێنێ بەداخەوە وردە وردە خەریکە دەبێتە مۆدێل. دوو لە ڕێی بەڕێستان و مزگەوتەکە ڕاگرتنی سەگ، خەڵک سەگ ڕاگرێت، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم حەدیث صحیح بوخاری موسلمدا، هەر کەسێک سەگێک ڕاگیرکە، یەک سەگ لە ماڵەوە، ئەو سەگە سەگی لای زەرعات نەبێ، زەرعاتی کیە کابرا سەگێکی ئەوە نا، سەگی لای حەیوان نەبێ، لای ئاژەڵ و مەڕ و بزن، و سەگی ڕاویش نەبێ وەکو توولە و تانجی. سەگێکە بۆ جوانی دایناوە لە ماڵەوە لە خزمەتیایە لە غورفەکانە بۆ خۆی دەسوڕێتەوە، وەکوی کە ئەمڕۆ بە حساب ڕۆشنبیر و مسەقەفەکان دەیکەن، خەریکە کوڕی عەشایەرەکانیش فێر بوونە بە هەمان شێوە. ئەمە کارەساتە. سەگێکی ڕاگیر کردووە، سەگی مەڕووماڵات نییە، سەگی لای زەرعات و حەرەس نییە، تەنها سەگێکە لە ماڵەوە بۆ جوانی دایناوە خزمەتێکا و ئیشۆرێ، ئەو سەگانە سەگی ڕاویش نییە. ئەوانە احتیاجیە، سەگی ڕاو بێ، سەگی لای زەرعات و کشت و کاڵ بێ، سەگێک دایناوە بۆ حەرەسیات لەگەڵ ئاژەڵەکانە دەڕاو دێتەوە، ئەوە احتیاجی دروستە، بەس ئەو سەگانی کە لە ماڵەوە بۆ جوانی دانراوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک سەگی ڕاگیر کە ئەم سەگانی کە باسمان کرد ئەوانە نەبێ، هەموو ڕۆژێک بەقەد دوو شاخی وەکو ئوحود چاکە و عیبادەتی دەسووتێ. جا ئەو کەسانی کە لە ماڵەوە سەگیانێ با سەگەکانیان نەهێڵن، پشیلە ناڵێم سەگ دەڵێم، هەموو ڕۆژێ خۆشیان فەقیرە جاریوە هەر نوێژ ناکەن، جا ئەگەر نوێژیش بکەن هەموو ڕۆژێ بەقەد دوو شاخی وەکو ئوحود خێر و چاکە و عیبادەت و خواپەرستی و خواناسیت بسووتێ، ماڵوێران نابی لە قیامەت چی تەمێنێتەوە؟ خۆ تۆ ڕۆژی وایە بەقەد گردێک
بەقەت خانوویەک چاکت نەکردو بەقەت 2 شاخ چاکت دەسووتێ کەواتە سفر دەبیتەوە. بۆی ئاگادار بن لە خوا بترسن. ئەو کەسانی کە بەناوی ڕۆشنبیریەوە دەچن سەگ ڕاگیر دەکەن دڵنیا بن هەرچی دەکەن هەمووی بەتاڵ دەبێتەوە. بۆیە با لە خوا بترسن. ڕۆشنبیری ئەوەیە کە ئینسان قیامەتی خۆی تاریک نەکات، قیامەتی خۆی ڕۆشن بکات. ئەوە ڕۆشنبیریە. ئەوە ڕۆشنبیری و سەقافەت نییە ئینسان قیامەتی خۆی تاریک بکات. هەموو ڕۆژێ بەقەت 2 شاخی گەورە تۆ چاکەکانت بسووتێ لە پێناو چییە؟ بەس بۆ بێڵە مسەقەفی ڕۆشنبیری قیامەتی خۆت تاریکی. بۆی ئاگادار بن ئەو خاڵە زۆر گرنگە. سبحان الله ڕاگرتنی مەڕ و بزن کە سوود و قازانجی زۆری هەیە لە شیرەکەی، لە پەنیرەکەی، لە ڕۆنەکەی، لە ماستەکەی، لە هەموو شتێکی. ئەمە ڕاگرتنی ئەمە عەشایریە، دواکەوتویە. بەڵام ڕاگرتنی سەگ کە یەک سوودێکی نییە ئیلاوە پارەی سەرفکەی بۆتە سەقافەت و ڕۆشنبیری. ئەم عەقڵێتە دواکەوتویە. ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین، کردەوەکانی خۆمان بەتاڵ نەکەینەوە. بۆیە پێویستە لەسەرمان پارێزگاری بکەین لەو چاکانی کە ماندوو بووینە هەتا بەدەستمان هێناوە. نوێژەکانمان، ڕۆژەکانمان، عیبادەتەکانمان شتانێک نەکەین کە بیسووتێنێ. یەکێک لەو شتانەی کە کردەوەکانمان دەسووتێنێ ئاگادار بن ئەوەیە کە پەنا بەخوای گەورە ئینسان حەزی بە شەرعی خوا نەبێت، ڕازی نەبێ بە شەرعی خوا. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ ذلك بأنهم كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم. ئەوانەی کە پیان ناخۆش و شەرعی خوایان قبول نییە خوا کردەوەکانیان بەتاڵ دەکاتەوە. دەڵێ وەڵام من بە شەرعی خوا ڕازی نیم، من بە شەرع نایکەم. سوێن بەخوا تەنها بەو قسەیە هەرچی چاکان هەمووی بەتاڵ دەبێتەوە. ئەوە نەستی قورئانە. كرهوا ما أنزل الله فأحبط أعمالهم فأحبط أعمالهم. خوا دەفەرمێ کردەوەکانیان بەتاڵ دەکەمەوە. ئەزانی منافق چۆنە؟ خوای گەورە دەفەرمێ لە قورئاندا منافق ئەمە صفەتی منافق، مرۆڤی منافق و دووڕوو ئیماندار وان نییە. خوای گەورە دەفەرمێ ئەگەر بانگیان بکەی بۆ شەرعی خوا کێشە و مشکیلەیەکیان هەبێ، ئەگەر شەرعی خوا لە مەسلحەت و بەرژەوەندی ئەوان دابێ دەیکەن. دەڵێ ماشەڵام شەرعی خوا چەندێک پیرۆزە ملم لەموو باریترە بۆ شەرعی خوا. ئەمە منافق واڵێ. بەس کاتێکیش کە زانی زەرەری پێگەینێ و شەرعی خوا دژی ئەوە چونکە زوڵمەکات ستەم دەکات ئەڵێ بە شەرعی خوا ڕازی نابم، بە عەشاری دەیکەم، بە قانون دەیکەم. دەستێن بەخوا بۆ قسانە کردەوەکانت بەتاڵ دەکەیتەوە. فأحبط أعماله. ئەو خوا دەفەرمێت تۆ حەڵی خوا غەفور و ڕەحیمە. ئەو خوایی کە غەفور و ڕەحیمە لە قورئانەوەی فەرمووە. وەصیفەتی منافقە ئینسانی ئیماندار دەڵێ من بە شەرعی خوا ڕازیم، زەرەرم بێ قازانجم بێ، سمعنا وأطعنا، گوێڕایەڵم تەواو، گوێڕایەڵی دەکەم. ئەگەر شەرعی خوا دژی من بوو من زاڵمم قبوڵمە، شەرعی خوا لەگەڵ من بوو هەر قبوڵمە. ئەمە ئیماندارە. بۆیە ئاگادار بن هەر کاتێ وتان بە شەرعی خوا ڕازی نابین بەتەمان بن مەبن لە قیامەت چاکەکانی خۆتان ببینینەوە. بەتەمای پاداشتی نوێژ و ڕۆژ و عیبادەت مەبن، خوا کردەوەکانتان بەتاڵ دەکاتەوە. ئەگەر تۆبەی ڕاستەقینە نەکەن و حەق و مافی خەڵکی نەگەڕێنەوە. بۆ یەکێک لەو شتانی کردەوەکانمان بەتاڵەکاتەوە ئەوەیە لە کاتی کێشە و مشکیلەدا بە شەرعی خوا ئیشەکانمان جێبەجێ نەکەین. دەڵێ من بە شەرعی خوا نایکەم چونکە پرسیاری کردووە زەرەرێتی، ئەگەر قازانجی بێ ئامادەی لەگەڵ شەرعی خوادا بێ. ئەوە صیفەتی منافق. خوا بمان پارێزێ. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی، ئاخرمان بەخێر بگێڕی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان واجبە لەسەرمان پارێزگاری لە چاکەکانمان بکەین، ئەو چاکانی کە زۆر ماندوو بووینە هەتا دەستمان کەوتووە. یەکێک لەو شتانەی کە چاکەکانمان دەسووتێنێ بەتاڵی دەکاتەوە، کردەوەکانمان پوچەڵ دەکاتەوە، منەتکردنە بەسەر خەڵکیە. منەت بەسەر خەڵکیە دەکا، ئازاری خەڵکی دەدا. من چاکەیەکم کردووە 10 ساڵ لەمەوە پێش لەگەڵ مرۆڤێکە، کاتێک کە مرۆڤەکە لەگەڵما تێکەچێ یا من لەگەڵیا تێکەچم ئەڵێم کاتی خۆی ئاوا و ئاوا و ئاوام بۆ کرد، ئەو چاکەی 10 ساڵ لەمەوە پێشم بەتاڵ بووە. فڵان کەس جا چیم بۆ نەکرد. بەتایبەتی ژن و مێردەکان زۆر جار منەت بەسەر یەکتریاکەن. ژن و پیاو دەبێ قوربانی بۆ یەکتری بدەن، بۆ خۆیان و بۆ مناڵەکانیان،
بۆ دەوروبەریان منەت نەکا وەڵام من خزمەکانی تۆم داوەت کرد بە خێوم کرد ئەوش وەڵام وام کرد خزمەتی تۆ دەکەم کارەکەریت بۆ دەکەم مەجبوری تۆ حەماڵێ بێ عراگە ڕاکێشی ئەوش مەجبورە لە ماڵ و خزمەتی مناڵەکان و تۆ بکات پێویست ناکەم منەت بەسەر یەکتریا بکەن خی گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئەی ئیمانداران چاکەکانی خۆتان سەدەقەکانی خۆتان عیبادەتەکانی خۆتان بە منەت و ئازاردانی خەڵکی بەتاڵ مەکەنەوە چاکەی لەگەڵ کەسێکا دەکا ئەم منەتەکە بەسەریا ئەوەندە منەتەکە بەسەری ئازاری دڵی ئەدا ئەزانی خی گەورە چی دەفەرمێ ئەفەرمێ ئەو کەسەی منەت بەسەر خەڵکییا دەکا چاکەکانی بەتاڵ دەبێتە وەکو چاکی کەسێکە بۆ ڕیا ئیشەکە بۆ ڕیا بۆ خەڵکی یعنی سە من بە ڕۆژووم ئەمڕۆ لەبەرەوە خەڵکی بڵێن بە ڕۆژووە چاکەکان بەتاڵ نابێتەوە بێگومان بەتاڵ بێتەوە چونکە بە ئێوەڵێن بە ڕۆژوم بۆ نمونە بە ڕۆژوش نیم ئێستا حالێن من بەستم نمونەیەکە دێنمەوە ئەگەر ئینسان چاکەی بکە بۆ ڕیا بۆ خەڵکی بیکە پاداشتی نییە بەتاڵە چونکە بۆ خوانەی کردووە ئەوەشی بۆ منەت بیکەی ئەگەر منەت بکەی بەسەر کەسێکە 50 ساڵ لەمە و پێش چاکە لەگەڵا کردووە ئەو چاکەی 50 ساڵ لەمە پێشە سووتە بۆیە ئاگدار بن منەت بەسەر خەڵکیان مەکەن ئازاری خەڵکی مەدەن ئەگەر بۆ خوا کردوتە هەڵیگرە بۆ قیامەت وام بۆ کرد ئاوام بۆ کرد ئاوام بۆ کرد وەفای نەبوو بۆ من ئەگەر ناوی نیعمەتەکان هێنا و چاکەکانت باس کرد ئەوە ئەو کاتە تۆ بەڕاستی کردەوەکانی خۆت بەتاڵ کردەوە ئەو کردەوانەی کە کردوتە بەرامبەر بەو ئینسانە پێویستە واجبە لەسەرمان پارێزگاری لە چاکەکانمان بکەین کە ماندوو بووینە هەتا دەستمان کەوتووە هەتا کۆمان کردوتەوە یەکێک لەو شتانەی کە پەنا بخوا کردەوەکانمان بەتاڵ دەکاتەوە فەوتاندنی نوێژ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم حديثێکی صحیح مسلمدا هەر کەسێ الذي تفوت صلاة العصر أفرمي فكأنما وتر أهله وماله وللرواية البخاري أفرمي من ترك صلاة العصر فقد حبط عمله هر كسك نيجي عصري بفوته بهوي دكان دارية وي بهوي كسابته وي بهوي چيه وي أو كسا كردوكاني بطال دبيته جازانين دفرمون أما چەند ڕەئێکی لەسەرە کردەوەی ئەو ڕۆژەی هەمووی بەتاڵە بێتەوە کردەوەی ئەو هەفتەی کردەوەی ئەو مانگەی هەموو کردەوەکانی پێشووی چی کردووە بە فەوتاندنی نوێژی عەسر باس کراوە چونکە خەڵکێکی زۆر دەیفەوتێنێ بەهۆی کەسابەتەوە یا تاخیرێکە مەغریبێکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئینسانی منافق نوێژی عەسر چۆنەکە کاتێ خەریکە خۆر ئاوا بێ وەکو کەڵەشێر دووسێ دەنوک لە زەویەکەدا و تەواو هەر نازانێت چۆن نوێژەکە ئەکات لە کۆڵێکاتەوە بەس ئینسان ئیماندار لە کاتی خوا دەیکات بۆیە فەوتاندنی نوێژ زانایان دەفەرمون تەنها نوێژی عەسر نییە هەر نوێژێک لە نوێژەکان ئینسان بیفەوتێنێ بە ئەنقەست نە کەسێک ئاگای لە خۆینەوە بێهۆشە جەڵدەڵی داوە کەوتووە عەقڵی لەدەست داوە ناڵین کەسێکە عەقڵی هەیە و مەزبووتە هەر کەسێک نوێژەکانی بفەوتێنێ کردەوەکانی بەتاڵ دەبێتەوە پێت خۆشە کردەوەکانە بەتاڵکەیتەوە جا خەسارەتمەندی بۆ ئەو کەسێک کە نوێژی بیانی هەموو ڕۆژێ فەوتێنێ ئەوە ڕۆژانە کردەوەکانی خۆی بەتاڵ دەکاتەوە بۆ کردەوەکانی خۆت دەسووتێنی بۆ بەتاڵی دەکەیتەوە بۆ مایە پوچ دەرئەچیت بۆ ناچیت مۆبایلەکەت سەعاتێک بنیتەوە بۆی خەبەرت بێتەوە ئەی بۆچی ئەگەر سەفرەیەکتە بێ سەعات 4 و 5 بیانی خەبەرتە بێتەوە با لە خوا بترسین نوێژەکانمان ئاگاداری بین چونکە هەر کەسێک نوێژەکانی بە جوانی نەکا لە قیامەت خەسارەتمەند لە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئاخرش کە باسێکین کە پێویستە پارێزگاری لە چاکەکانمان بکەین نەیفەوتێنین بەتاڵی نەکەینەوە یەکێک لەو شتانەی کە بەتاڵی دەکاتەوە پەنا بەخوای گەورە بۆ خوشکە بە ڕێزەکانە بە تایبەتی چوون بۆ لای ساحر بەلای ساحیرەکان پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە صحیح مسلم دەهاتەوە هەر کەسێک بڕوا بۆ لای ساحیرێک من أتى عرافا فسأله عن شيء لم تقبل له صلاة 40 ليلة هەر ئافرەتێک بە تایبەتی چونکە زیاتر ئیشی ئافرەتە پیاویش بە هەمان شێوە هەر کەسێک بڕوات بۆ لای ساحیرێک پرسیاری شتێکی لێ بکە 40 شەو و 40 ڕۆژ نوێژ و عیبادەتی قبوڵ نابێت ئەمە بەتاڵکردنەوەی کردەوەیە ئیلا مەگەر تۆبە بکە ئەگەر تۆبە بکە یەکسەر بگەڕێتەوە بۆ لای خوا ئەو سیحری کردوێتی بەتاڵی کاتەوە تۆبەکردن بەو شێوە دەبێت خوایە تۆبە و سیحرەکەی لە قەبرستانەکە فڕێداوە ئەڵێ خوایە تۆبە خوا لێت خۆش نابێت چونکە سیحرەکە هەرماوە
بڕۆ سیحرەکە بەتاڵ کەرەوە یا ئەو کەسە باگردنتە ئازاکە ئەو کاتە خوا لێت خۆشە بێت چونکە ئەو حەقی خەڵکە حەقی خوا نییە مافی خوا نییە هەر کەسێک پرسیار لە ساحیرێک بکە و باوەڕیشی پێی نەبێ باوەڕی پێی نەبێ بەس پرسیاری لێ بکە چل شەو و چل ڕۆژ نوێژ و عیبادەتی بەتاڵە ئیلا مەگەر تۆ بۆ بکە ئەوش بۆی کە واز لەو کارە بێنی و بەتاڵی کاتەوە و پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێ بچێ بۆ لای ساحیرێک بەڕاستیشی بزانێ باوەڕی بە قسەکانی هەبێ ئەوە بێباوەڕ و کوفری کردۆ بەرامبەر بەو قورئانە پیرۆزە کە دابەزێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جا زانایان دەفەرمون ئەمە دوو ڕەئی لەسەرە فقط كفر بما أنزل على محمد واتا كفرێکی گەورەی کردووە کافر بووە بێباوەڕ بووە لەوەی کە چوە لای ساحیرێک و باوەڕیشی پێ کردووە هەندێک زانایان دەفەرمون کافر نابێ بەڵام تاوانێکی زۆر کەورەی کردو کوفرێکی بچووکی ئەنجام داوە مستحقی عەزابی خوایە باوەڕی بە قورئان هەبێ ناچێ بەلای ساحیر چونکە قورئان دژی ساحیرە ڕقت لە فڵان کەسە سحری لێ مەکە ماڵی خەڵک مەشێوێنە خوا ماڵە دێ دەشێوێنێ ماڵی خەڵک کاول مەکە خوا دنیا و قیامەت و قەبرت لێ کاول دەکات بۆیە لە خوا بترسن بەتایبەتی ئافرەتان هەر ئافرەتێ سحری کرد لە بچێتە هەر بنە ماڵێک و بنە ماڵە کۆتایی پێدێنێ خوا نمونیان زۆر نەکە و لە ناویان بەری ئەوانەی کە سحر دەکەن ئەوانەشی کە ئیشیان سحرە و ماڵ سحر لە ماڵی خەڵکی دەکەن چونکە بەڕاستی بوونەتە کێرەشەیەکی گەورە بۆ خەڵکی بۆیە کردێکێک لەو شتانەی کە کردەوەی ئینسان بەتاڵ دەکاتەوە سحرە ئەوە ساحر مسلمان نییە بەڵام ئەوەشی کە دەچێ بۆ لای ژیانی لە مەترسیایە ئیمانەکەی لە مەترسیایە باوەڕی پێی هەبێ زۆر خەتەر و ترسناکە باوەڕیشی پێی نەبێ هەر ترسناکە چکە نوێژ ڕۆژی عیبادەت لێ قبوڵ ناکرێ بە ئاگاداری چاکەکانمان بین پارێزگاری لێ بکەین ئەمەی کە باسم کرد چەند شتێکە لەو تاوانانەی کە کردەوەکانمان دەسووتێنێ بۆیە ئاگاداری خۆمان بین انشاءالله اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خويا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داود وعي خيري عن كدوة يا ربي خويا هي مني وأهرامي ولات من بباريزي خويا هر كسيك بو إسلام ومسلمانان خير وشاكي دو يا ربي خويا سربرزيكا هر كسيك بو إسلام ومسلمانان خرابو شر وآجاوي دو خويا بقوري خود لناوي برا يا ربي خويا ئەوانەی کێشە و مشکیلانێ بۆیان حەلکەی ئەوانەی خەمبارن دڵیان خۆشکەی ئەوانەی زاڵمن خوایە لە ناویان بەری ئەوەی مەزلومە خوایە سەری بخەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين